قوتابی خۆشەویستەکان ئەمڕۆژ پێداچوونەوە بەوانەیەکی تر دەکەین ئەویش وانەی سێم لە بەشی چوارەم ڕێژەی سەدی. لە وانەی سێم باسیتی دەکەین گۆڕینی ڕێژەی سەدی بیگۆڕە بۆ کەرت یان ڕێژەی سەدی بگۆڕە بۆ ژمارەی دەیی یان دەیی بگۆڕە بۆ سەدی یان دەیی بگۆڕە بۆ کەرت باسی ئەو شێوازانە دەکات. لە نمونەی یەکەم دەڵێتی نووسینی ڕێژەی سەدی بە شێوەی کەرت یعنی سەدی بگۆڕە بۆ کەرت و بە سادەترین شێوە سەتا چل. سەتا چل دەکەکسانە بەچە نەگەر بیکەینە کەرت دەبێتە چل لەسەر سەد. باشە دەڵێ بە سادەترین شێوە بزانین چل لەسەر سەد سادە دەکرێت بەڵێ سادە دەکرێت بەدابەشی چەند بەدابەشی 20. شاکن قوتابی خۆشەویستەکان چل دابەش 20 دەکاتە 2 لەبەرچی چونکە 2 جاران 20 دەکاتە چل. ئەدی 100 دابەش 20 دەکاتە 5 چونکە 5 جاران 20 دەکاتە 100. کاتە شێوەی کەرتی بۆ ڕێژەی سەدی سەتا چل و بە سادەترین شێوەش بریتە لە چی؟ بریتە لە 2 لەسەر 5. بینە سەر نمونەی دووەم نووسینی ڕێژەی سەدی ئەم جارە دەڵێ بیگۆڕە بۆ ژمارەی دەیی. نمونەی یەکەم چی بوو؟ نمونەی یەکەم دەیگوت بیکە کەرت ئێستا دەڵێ بیکە دەیی. 124 124 یەکسانە بە چەند؟ بە 24 لەسەر 100. باشە چۆن دەبتە ژمارەی دەیی؟ دەبتە 0 فاریزە 24 کاتە ڕێژەی سەدی 124 بە شێوەی ژمارەی دەیی بریتە لە چی؟ لە 0 فاریزە 24. نمونەی سێیەم ئاوی بەستی و لە ڕووبارە سەهۆڵینەکاندا 175 هەموو ئاوەکانی جیهان دەبێت. 175 بە شێوەی ژمارەی دەیی بنووسە. 175 یەکسانە بەچی؟ 75 لەسەر 100. باشە ئەدێگەر بیگۆڕین بۆ ژمارەی دەیی دەبتە 0.75. باش دەڵێبینە دەمشای نمونەی چوارەم بکەن نووسینی ژمارەی دەیی بە شێوەی ڕێژەی سەدی ئەوجارە دەڵێ دەیی بکە سەدی 0.43 0 یان فاریزە 43 ئەگەر بیکەینە سەدی دەڵێن چی دەبێت لێرە جارانی سەتی بکەین. قوتابی خۆشەویستەکان جارانی سەتی دەکەین چونکە دەیگۆڕین بۆ ڕێژەی سەدی و لە ڕێژەی سەدی کە جارانی سەتمان کرد چەند سفرمان هەبوو ئەوەندە ژمارە بەرەو لای ڕاست دەبین بە دەستی خۆتان دەستە ڕاستان نیشان بکەن بەرەو لای ڕاست دەبێن. ئێستا 2 سفرە وایە کەواتە 2 ژمارە 2 خانە بەرەو لای ڕاست دەڕۆین 2 ژمارە زانە کاتە فاریزەکە دێتە کوێ؟ 1 2 دێتە ئێرە فاریزەش لێرە نانووسرێت کەواتە دێتە 143. ئی دووەم 0 فاریزە 0.23 دەڵێ بیگۆڕە بۆ ڕێژەی سەدی دەبێت جارانی سەتی بکەین. سەد چەند سفری هەیە؟ 2 کاتە 2 خانە 2 ژمارە بەرەو لای ڕاست دەیبین ئەو فاریزە هەم فاریزەکە 2 خانە ئەوە ژمارە یەکەم و ژمارەی دوم کاتە دێتە ئێرە دێتە نێوانی 2 3 کاتە دەبێتە چی؟ 102 فاریزە 3. باش نمونەی پێنجەم دەڵێتی نووسینی کەرت بە شێوەی ڕێژەی سەدی هەریەک لەم کەرتانە بە شێوەی ڕێژەی سەدی بنووسە. 4 لەسەر 5 چۆن بیکەینە ڕێژەی سەدیەوە کەرتە 4 لەسەر 5 لێرە فکر دەکەینەوە کە ژمارەیەک هەڵبژێرین ژێرێ بکاتە 100 ئەگەر هەبوو دەیکەین. باشە مامۆستا لە نمونەی یەکەم ینی مەقسەدم ئەلفە لە نمونەی پێنجەم لە ئەلف بە جارانی ژمارە دەکرێتە 100 ژێرە بەڵام مامۆستا لە نمونەی دووهەم یعنی لە ئیبا هەشت بە جارانی هیچ ژمارەیەک ناکاتە 100 کاتە ژێرە بە جارانی هیچ ژمارەیەک ناکاتە 100 ئەی چی بکەین؟ بەدابەش. قوتابیان لە نمونەی ئەلف و لە نمونەی باش هەردووکیان دەتوانین بەدابەش بیان کەینە ڕێژەی سەدی. ئێستا بەس مادەم لێرە تا لەسەر 5 لەبەرچی بەدابەش نەیکردووە لەبەر ئەوەی بەدابەش نەیکردووە چونکە ژێرە بە جارانی ژمارەیەک دەکرێتە 100 ئەو ژمارەیەش 20 تا جاران 20 دەکات 80 5 جاران 20 دەکاتە 100 80 لەسەر 100 کاتە دەبێتە 180 ئەی 3 لەسەر 8 بەدابەش کردمان بەدابەشی دوور و درێژ بەڵام هەنگاوەکانی نەکرۆ دەبێت لای خۆتان بیکەن دەبێتە 0.375 0.375 لێرە جارانی سەتی دەکەین 2 خانە دەچینە پێش دەبێت دێتە ئێرە فاریزەکە دەبێتە 137.5. قوتابی خۆشەویستەکان وانەی ئەمڕۆشمان کۆتایی هات ئینشاءڵڵا ستودی گەیاند بێتن